لە زنجیرە باسی ئیدارەی کۆمەڵکاری باس لە گواستنەوەی ئاست و پلە ئەەکەم کە لەناو کۆمەڵکاریە چۆن ئاستەکان کە دیاری کرابوون پێشتر باسمان لە ئەوە کرد ئاستەکان چۆن دیاریەکرن بەڵام زەروری شەدیسان بیخەمەوە بیری بەڕێستان چونکە هەندێک برا لایەن تۆزێک ئاڵۆز بوو لەبەرەوەکو ئیشێکی نوێ چۆن دەست پێەکەی سەرەتا تۆ وەکو ساحب فکرێکە ئەچیتە مەنطقەیەکەوە چیتە جێگایەکەوە کۆمەڵێک خەڵک هەیە کە ئیستیجابیان هەیە بۆ ئەفکاری تۆ بۆ ئەو بیر و باوەڕی تۆ هەڵت گرتووە ئەوانش حەزەکەن مقتەنیع بوون بەو بیر و باوەڕی کە تۆ هەتا بەو ڕێبازەی تۆ گرتوتە بەر ئەمەش وا ئەکا کە خەڵکانێک لە دەوروبەری تۆ کۆ ببنەوە حەز بە کارکردن بکەن لەگەڵ تۆیە تۆش لەبەرەوەی ئەوان ئاستیان جیاوازە ئاستی تێگەیشتن ئاستی خوێنەواری ئاستی دینداری ئاستی مەسئولیەت واتە هەستی مەسئولیەت و ئاستی دید و تێڕوانینی سیاسی فکری هەستکردن بە ململانی ئاستی لێز کاری ئیداری تەنزیمی ڕێکخستن ئەمانە هەمووی بە تەکید چونکە جیاوازن بکەیت ئێمە لە باسی پۆلێنکردنە وتمان کە ئێمە ئەمانەوە لە ڕەوتی خۆمانە بە شێوەی جەستە پۆلێن بکرێن واتە جەستەیەک بێنەرە پێشچاوی خۆت پەیکەرێکی ئێسکی سەری هەیە چوار پەلی هەیە پەلەکان پەنجەیان پێوەیە 15 پێنج بەرپرسی تر لەسەرەوە پەنجەکان ڕەبتەکەنەوە بە مەچەکەوە لە ناو بازووە دوو ئێسکی تر هەیە لە ناو قۆڵە دوو ئێسکی تر هەیە ئەمانە بێنەرە پێش چاوی خۆت کە بە مەجموع هەمووی ئەکاتە 25 ئێسقان هەڵبەتە خۆی ورتریش هەیە بەڵامیان بە شێوەیەکی گشتی ئەڵێن ئەم 25 ئێسقانە تەبان بە مەسوولەکەەوە کە لە دەفەی شانایە با بڵێن یان لە سمتەجۆڵەیە لە ڕانە دێتەوە سەروتر ئەم چوار پەلی ئەم جەستەیە ئەمە هەیکەلێکی تەنزیمی پێکدێنێ ئەمە وەحدەیەکی ناوچەیەک یەکەیەکە کە لە ناوچەیەکا وەکو پەیکەری تەنزیمی بەکارهێنرێت وتمان پەنجەکان هاودینن لەلای ئێمە لە هاودین بەرزتر پێوترێ هاوبیر لە هاوبیر گەورەتر هاوڕێ ئەنجا هاوکار هاودید هاوڕاوە هەروەها هاودینەکان کە پەنجەن وتمان 15 کتێب نووسراوە بۆیان ئەم 15 کتێبە ئەخوێنن هاوبیریش بە هەمان شێوە 15 کتێبی تر ئەمە سی لەو 35 کتێبەی بڕیارە تا نهایەتی 2010 ئینشاڵڵە بکەوێتە بەردەستی هەمومان ئەو برا بەڕێزانەی لە بەریتانیا ئەژین لانی کەم لە کتێبی هاودینان 5 کتێب زیاد لە 100 دانە لە لای ئەو بەڕێزانە هەیە کەوابوو هەر کەسێک کە لە بەریتانیا ئەژی ئەبێ ئەو کتێبانەی لەلا بێ حتمما کەوابوو ئەو برا بەڕێزانە ئەتوانن ئەو 5 کتێبە دراسە بکەن وەکو جیهانبینی ئومەتی مسلمان تەجوید ئەوانە دراسە بکەنەوە هەتاکو 5 کتێبی دوای ئەویش دیسان دەستیانەکەوێتەوە کۆڕێبازی بانگەواز و سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و برایەتی دینی و ئەوانەی تر کە باسمان بەردەوام لێوە کردوونەتەوە لەبەرەوە کتێبەکانیش لەلای خۆتان دەستەکەون ئەم پەیکەرە ئیداریە کە لە ناوچەیەکا دروستە بێ بۆی ڕۆشنبیرتر بین لەسەری پەیکەرە ئیداریەکە ئەگەر هاتوو بۆ نمونە تۆ لە ناوچەیەکی قەڵەباڵغا ئەژی چەند شارێک لە دەوروبەرتانن بە مەجموعی شارەکانتان بوون بە 101 کەس ئەم 101 کەسە جەستەیەک پێکدێنن ئیدارەی جەستەکە واتە کە سەرن 8 کەسن شورایەک پێکدێنن ئەوی بەرپرسی هەمووانە پێوترە هاوکار لە خوار ئەوە 4 هاوڕێ هەیە هەر هاوڕێیەک 5 هاوبیری لەگەڵایە هەر هاوبیرێک 3 هاودینی لەگەڵایە کەوابوو زەروری ئەبەم هەیکەلە وردە وردە کاروباری خۆمان ڕێخینەوە جا لەبەرەوە ئێوە دائیما زەروری ئەو پەیکەرە ئێسکێت لە بەرچاو بێ بۆ ئەوەی بزانی چۆن تەقسیم بەندی ئێمە چۆنەکرێتەوە پەنجەکان هاودینەکانن
لە مەچەکە پێش مەچەک 5 ئێسکی ترت پێوە ڕەبتە ئەوانە هاوبیرن مەسئولی ئەو 15 هاودینن ئەمە 20 هاوڕێک لەسەری سەرەوە بەرپرسە 4 کەسی لەگەڵایە یەکیان ڕاوێژکارە یەکیان نوێنەری ڕێبەریە یەکیان چاودێری ئیداریە یەکیشیان هەستەوانە ئەم چوارش کە هەریەکەیان ئیشیان دیاری کراوە و ماف و ئەرک و دەسەڵاتیان دیاری کراوە لەگەڵ هاوڕێکە ئەبن بە یەک پەل جەستەیەکی 4 پەلی پێوەیە هەر پەلێک 25 کەوابوو بوون بە 100 کەس ئەم 100 کەسە یەک هاوکارە هەمویانە بن بە 101 کەس ئەم 101 کەسەش کە گەورەتر بوون 3 جەستەی ئاوا ئەگەر لە ناوچەیەکا بوون ئەبن بە 370 کەس ئەوانە ئیتر تیپێک پێک دێنن ئەم تیپێک کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام فەرمی ئەگەر 3 کەس بوون ڕۆیشتن بە سەفەر یەکێک ئەمیرتان بێ لە خۆشەویستی ئەوەوەی مەژەڵێن ئەم تیپە تەشکیل ببێ دوایی لە تیپ گەورەترە بێ بە کاروان ئەمە نقطەیەکە ضروری بوو لە بەرچاوتان زوو تیکراری کەینەوە بۆی ئەو برابەڕێزانەی کە ئەکەونە ئیش و کار وا دەست پێ بکەن لەبەرەوە تکا ئەکەم هەموو ئەو عەزیزانەی لە ڕەوتەکەیە ئیشەکەن لە هاودینەوە دەست پێ ئەکرێ ئێمە ناچین لە هەیکەلەکە لە سەرەوە تەشکیلی کەین بڵین باشە بە ئەم 5 برایەن بەرپرسی بەریتانیا بن ئەم 5 برایش 25 برایتریان لەگەڵا بێ و ئیداریەن تەوزیعیکەین بڵین ئەوەی لە مقاتعی وێڵزە و ئەوەی لە سکۆتلندایە و ئەوەی لە لەندەنە ژیوانە ئەوەش ناتوانین ئاوە تەقسیمی جوغرافیایی بکەینەوە چونکە نازانین عەدەدەکان چەندن و لەکوێ زیاتر هەیە ئێمە ئەگەر هاتو کردمان بە پەیکەری ئیداری باشتر بۆمانە ڕواتە ڕێوە بۆ نمونەڵین بێرمەنگە هەموو ئەوانەی لە دەوروبەرین ئەگەر لە خوارەوە دەستمان پێکرد هاودینەکان هاوبیر 101 کەسمان لێ بۆ پەیابووتەوە و جەستەیەک لەوێ پێکدێ ئەمە خاڵێکی سەرەکی بوو کە ویستم تەرکیزیشی بخەینەوە سەر کە قەدەری خوای گەورەوە بوو ئەم میست بە تەسویر پیشانتانی بدەمەوە شێوەی هەیکەلەکە لە بەردەستانە بێ لە سایتەکە دای بەزێنین و خۆشتان بیبینن ئیتر چۆن تەرتیبیەکەن و شتێکی سڕیژ نییە کتێبەکان هەمووی چاپکراون کتێبی عەلەنین لە بەردەستی هەمومانە هەیە لەبەرەوە هەمومان وا حسابەکەین هاودینین هەمومان ئەوەی کە لە ڕەوتەکەین لە منەوە تەنیشتی منەوە هەرچی کە هەوەستاوە وەکو وایە لەسەر جادەیەک لەسەر ئاستێک وەستاوین و هەمومان هاوشانی یەکین هەمومان پێویستە کتێبی هاودینەکە ببڕین بخوێنینەوە لێی تێبگەین ئەنجا ئەچینە سەروتر ئەنجا شێوەی بڕینی ئەو ئاستانەش ئەبێت دیاری بکەین